بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوم کاتتان باش. من ئەسعەد ڕستەمی وێڕای هاوڕێیانی هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە زنجیرە بەرنمەکانی کۆمەڵە و هەڵسوڕاوان. سەرەتا وەک دەزانن سبەینێ 1 ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکارە. بەم بۆنەوە لەلایەن خۆم و هەموو هاوڕێیانم لە ستافی بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوانەوە پیرۆزبایی هاتنی ئەم ڕۆژە لە سەرجەم کرێکارانی جیهان، ئێران و کوردستان و هەموو ئەو کەسانەی کە لە بواری بزوتنەوەی کرێکاریدا هەڵسوڕاون و خەریکی هەڵسوڕانن لە دژی نیزامی سەرمایەداری و بۆ هەوڵدان بۆ گەیشتن بە ئاوات و ئارەزوەکانیان سڵاو دەنێرم بۆ هەمویان و هیوادارم کە ساڵی داهاتوو ساڵێک بێ پڕ لە دەستکەوت بۆ چینی کرێکار و بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستی. ئازیزان، وەک دەزانن کۆمەلگا لە هەلومەرجێکی هەستیاردا تێتە بەڕێت. شەڕ معادڵاتی سیاسی تێکداوە و کاردانەوەی لەسەر فەزای سیاسی و کۆمەڵایەتی نێو کۆمەلگای ئێران داناوە. لەم هەلومەرجەدا پرسیاری زۆر لە بەردەم هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنیدایە. داهاتوو چ دەبێت؟ چ جۆرە هەڵسوڕانێک ممکن دەبێت و چۆن دەکرێت بە ڕعایەتی مەسایلی ئەمنیەتی و ئەمنیەت دەور و نەخشمان هەبێت بۆ تەحلیلی شەفاف و مەسئولانە و ڕوون و ورد لەسەر ئەم مەسایلە و ئەو ئاستەنگ و کۆسبانەی کە دەکەوێتە بەردەم هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتی و مەدەنیەکان و هەروەها بۆ تەحلیلێکی شەفاف لەسەر ئەم وەزعیەتە لە بەرنامەی ئەم جارەی کۆمەڵە و هەڵسوڕاواندا داوام لە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە کردووە کە لەگەڵمان بەشدار بێت و وەڵام بە پرسیارەکانمان بداتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئیبراهیم کە بۆ جارێکی تر بووی بە میوانی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان و سپاس دەکەم کە مەجای خۆت نییە اختیار ئەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە و ئەرزسلام هەیە لە خزمەت هەموو بینەرانی ئەو بەرنمەیە و هەموو هاوڕێیانی هەڵسوڕاوی کۆمەڵە لە هەر شوێنەکەن. منیش بنەوەی خۆم پیرۆزبایی ڕۆژی ئەوڵی مانجمەی ڕۆژی جەژنی جەهانی کرێکاران لە هەموو هاوڕێیانی خۆمان و لە هەموو ئەو ئازیزانەی کە دڵیان لە گرەوی ڕزگاری چینی کرێکاردایە پیرۆزبایان لێ دەکەم و هیوادارم ساڵی داهاتوو ساڵی سەرکەوتنی گەورە و بەرەو پێشچوونی گەورەی بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستی بێ لە ئێران و لە هەموو جیهان. دەشزانم کە بارودۆخی ژیان و بەڕێچوون و هەمووانە زۆر شاری بۆ هەموو هاوڕێیان هێناوە، کەند و کۆسپی زۆر لەسەر ڕێگایاندایە، بەڵام بەو حاڵەشەوە ئێمە شرایطێکدا بێ جەژنی خۆمان جەژنی جیهانی کرێکاران لەبیر ناکەین، بەڕێوەی دەبین بە هەر شێوەیەکە لە تواناماندا بێ. من جارێک کەش پیرۆزبایی ئەو ڕۆژیان لێ دەکەم و خۆشحاڵیشم کە لە بەردەم ئەو ڕۆژەدا و لەوەها مناسبەتێکی گەورەدا خەریکی نەو گفتوگۆیە دەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ ئیبراهیم. با لەم جەنگەوە کە لە ئارادایە دەست پێ بکەین. ئەگەر چی ئێستا ئاگربەست درراوە، بەڵام بەم حاڵەشەوە ئەو جەنگە بەگشتی سێبەری خستوەتە سەر دیمەنی سەر جەمبارە دۆخەکە. بە باوەڕیەوە ئەم شەڕە چه گۆڕانکاریەک بەسەر بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئێران داهێناوە؟ ئایا ئێمە چۆنیەتی قۆناغێکی ئەمە چۆنیەتی قۆناغێکی نوێە؟ بەڵێ من پێم وایە کە بێگومان ئێمە دەتوانم بڵێم کەم و زۆر لە خاڵە وەرچەرخانێکی مێژووی داینێستا، ینی بەبێت هەردید کوشتاری دەیمانگی ساڵی ڕابردوو وە شەڕ ئەم خاڵە وەرچەرخانە پێکدێن. ئەلبەتە وەختی دەڵێم خاڵی وەرچەرخان منزورمان ئەوە نییە کە هەموو شتێک یەکجێ خەریکە ئەڵ و گۆڕ دەکرێت یا قرارە فەوری و بەخێرایی گۆڕانکاریەکی سیاسی گەورە ڕووبدا، بەڵام ئەو دوو ڕووداوەی کە باسم کرد زۆر مهمن. جارێ کوشتاری دەستە جەمعی و وەحشیانەی دەیمانگ 1970 دەیمانگ
کە بە شوێن ئەترازێکی بەرینی گەورە لە هەموو ئێراندا ڕوویدا خۆی خاڵەوەسەرخانێکی مهم بوو لە ڕووی دەرسێک و ئەزمونێک کە بۆ خەباتی جەماوەری لە هەموو ئێران چەسپاندوویەتی بە بڕوای من. ئێوە دەزانن کە لە 31 ئوستانی ئێران بە تارانشەوە کە شارە گەورەترین مرکزی ئەو خۆپشاندان و تازاتە بوو سەرهەڵدان ڕوویداوە گەلێک وەسیعتر بوو گەلێک بەربڵاوتر بوو لە هەموو سەرهەڵدان و جموجۆڵ و حرەکەتەکانی پێشوو کە لە ئاسی جەماوەریدا لە ئێران بڕێوە چوو. بەڵام لەو ئاستەشدا سەرکوت کرا و سەرکوتێکی خوێناوی کرا. ئەو دەرسەی بە ئێمەدا کە پسکەوایە تەنیا سەرهەڵدانی جەماوەری و تەنها ڕژانە سەرشەقام ئەوە کافی نییە. ئەم دەرسە بە قیمەتێکی گران بەدەسات من پێم وایە ئەم جارەیان چۆتە ناو ناخی کۆمەلگاوە و دەرسە، یعنی کۆمەلگای ئێران خەریکە لەو ئەزمونە دەرس وەردەگرێ کە بزانێ مەلزوماتێکی دیکە لازمە بۆ سەرکەوتن، مەلزوماتێکی دیکە لازمە بۆ بەرەو پێشچوون و ئەو سەرهەڵدانە لەگەڵ هەموو بەربڵاوی و لەگەڵ هەموو تین و تەوژمێکش کە تێیدا بوو دەزانین کە نەکەر بە ئاکامی خۆی نەگەیشت بەڵکە کارساتێکی وەکو کوشتاری دەیمانجی لێکەوتەوە. ئەوە لەو لە حازەوە بە بڕوای من نقطە وەرچەرخانێکە لە تێگەیشتنی کۆمەلگای ئێران بۆ حرەکەتەکانی داهاتووی. دووەمیشت کە ئەویش زۆر مهمە مەسئلەی شەڕە. لە شەڕی 40 ڕۆژە جارێ بە شوێن شەڕی 12 ڕۆژەدا شەڕی 40 ڕۆژە شەڕێکی وێرانکار بوو. لەم شەڕەدا خامنەئی کوژرا، بەشێکی زۆر لە سەرانی ڕژیم کوژران. زۆر کەس پێی وابوو کە وەختی خامنەئی نەمێنێ شیرازەی ئوموری جمهوری ئیسلامی تێک دەچێت. وەختی ڕێدێک لە فەرماندەکانی بمنوع هەمووی تێدا بچن تازە خۆی ناگرێتەوە. بەڵام ئێمە دیتمان کە ڕێژیم توانی دووبە سەر لە نوێ ئەنسزامی خۆ بەدەست بێنێتەوە و لەگەڵەوەشدا کە لە دەرونی ئەو شەڕەدا خەڵک فەقیرتر بوو، سفرەکان خاڵیتر بوو و ڕژیم عەلاڕەغمی کوشتاری هەموو ڕێبەرانی هێشتا لەسەر کارماوە. ئەوەش مانای ئەوەیە کە ڕێگای گۆڕانکاری بنەڕەتی، ڕێگای گۆڕانکاری ئەساسی لە ئێران و ڕێگای ڕزگاربوون لە دەست جمهوری ئیسلامی شەڕیش نییە. ئەمەش دەرسێکی گەورەیە، یعنی نەتیجەی ئەو دوو ڕووداوە، ینی هەم سەرهەڵدان و کوشتارەکانی دەیمانگ و هەم شەڕ و ئاکامەکانی بۆ سەرەوەی ڕێژیم چ ئاکامەکانی بۆ خوارەوە هیچ کام لەوانە نەبووە هۆی ڕوخانی ئەو ڕژیمە. نەتیجە چییە؟ نەتیجە ئەوەی کە ڕێگایەکی سێهەم دەبێ هەبێت و ئەو نقطە وەرچەرخانە ئەوەیە کە باوەڕ بەوەی کە دەبێت ڕێگایەکی سێهەم وجودی هەبێ بۆ ڕزگاربوونی ئەو کۆمەلگایە لەو مێنەتانێک کە تووشێتی ئەوە خەریکە لە ئاستێکی جەماوەریدا دەبێتە تێگەیشتنێکی عمومی. ئەمە پێم وایە ئەو ڕێگای سووەمە دەبیندرێتەوە. ئەو ڕێگای سووەمە لە واقعدا ئەسرارمەگوویەک نییە، وازەحە ئەو لە دەرونی ئەو بحران و ئەو شپرزەی ئابووری و سیاسی و اقتصادیەی کە ڕژیم تووشی هەیە و لە دەرونی ئەو تەجربە و ئەزمونانەی کە کۆمەڵانی خەڵک لە تووری ئەو 47 ساڵی ڕابردوو بەستیانێناوە لە دەرونی ئەوانە ڕێگای سێهەم لەدایک دەبێت. ڕێگای سێهەم ڕێگایکی واقعیە و ڕێگای گۆڕانکاری ئەساسیە. خۆلی لەوە ناکرێ ممکنە گۆڕانکاری لەسەرەوەی دەسەڵات پێش بێ، ئەدەیەک بڕۆن ئەدێکی دیکە بێن، کودتا بکرێ، هەرچی بێ، بەڵام ئەوەی کە معلومە ئەو گۆڕانکاریەی کە دەبێت ژیانی خەڵک بگۆڕێ، ئەو گۆڕانکاریەی کە دەبێت ئاوات و ئارزوەکانی کۆمەڵانی خەڵک نوێنەرانیکە لە ڕژانە سەرشەقامی بێ سازمان و بێڕاهبەری وەکو ئەوەی لە مانگیا ڕوویدا و نە لە ڕێگای شەڕی خارجیە و ئیسرائیل و ئەمریکا و لازم دەسەڵاتی گەورەکان لە ئێران مەیسەر دەبێت. بۆیە خەڵک دەبێت ڕێگای خۆی
لە ڕێگای خۆی جیاواز لەو داوانە و بۆ گەڕانکاریانە ببینێتەوە من ئەوە بن بە خاڵە وەستەرخانێکی گرنگ دەزانم لە ئەوزای سیاسی ئێستا ئێراندا. بەڵێ وا دیارە لە ئاکامی جەنگەوە کەشۆهەوای سیاسی زۆر تەنانەت لە جارانیش ئەمنیەتی تر بووە و لە ڕاستیە کۆماری ئیسلامی دوای ئەو شەڕا شمشێری لە دژی کۆمەڵانی خەڵکیە وڵاتە لە کالان دەرهێناوە. هەڵسانگاندنی ئێوە چییە بۆ ئەو هەلومەرجە یا بۆ ئەو وەزعیەتەکە ڕژیم بۆ خۆی بۆ حازر کردووە؟ بە بڕای من ئەو ڕەوتە قابلی پێشببینی بوو. ڕژیم خۆی باش دەزانێت کە دوای تەوابوونی شەڕ لەگەڵ قەیرانگەلێکی چارە هەڵنەگر بەڕۆڕوو دەبێت. ئەین لەواقعدا شەڕێکی دیکە لە نەوعێکی دیکە کۆمەڵایەتی ڕووی تێدەکا. بۆچی؟ چونکە ئەوڵەن توانای ئەوەی نییە کە ڕیفۆرمێکی وا بکە کە نانێک بێنێت سفرەی خەڵکەوە بەو لێکەوتانەی کە دوای شەڕ پێشببینی دەکرێت. خۆی سیستمەکەی سیستمی ئابوووریەکەی ئەوەندە گەندەڵ و فاسد بووە بتابێت لەو ساڵاندا هیچ توانایەکی نییە تەنانە دەگەر پارە و پوڵێکی بێتە دەست بتوانێت لە کورتماوەدا ژیانی خەڵک بگۆڕێت. جەماوەری خەڵکی جەماوەری خەڵکی ئێران جەماوەریی بێدەنگ و دەستەمۆ و تەسلیم بوو نین. ئێمە وەختێک تەمەشای ئەم ڕابردووی 40 ساڵە دەکەین بکەڕات لە قۆناغی جۆراجۆردا سەرهەڵدانی گەورەیان کردووە و کاری ڕژیمان زەبوارێکدا ناسا لە پاشکشەی گەورە کردووە. جا بۆیە من پێ وایە ڕژیم کە خۆی پێشببینی ئەو وەزعیەتە دەکات هەوڵ دەدا ئیقداماتێکی پێشگیرانە بکات. ئەم بازداشتانەی کە ئێستا دەیبینین ئەو حکومی قورسانی کە سادری دەکاوە ئەدامانەی کە تقریبان بۆتە جیرە هەر ڕۆژە یەکیا دوو کەس ئەدام دەکەن لە ماوەی ئەم ڕۆژەدا لە وەختی شەڕەوە تا ئێستا نزیک بە 22 نەفەر ئەدام کراون. فزای عمومی ڕسانەی بەرتەن کراوەتەوە. ئەوانە هەمووی نیشان دەدا ڕژیم نیگەرانی دوای شەڕە نیگەرانی ئەو گۆڕانکاریانەیە کە لە ناخی کۆمەلگادا دوای شەر سەر هەڵدەدا. ئەوە دوای تاوابوونی شەڕی ئێران و عێراق و نۆشینی جامی زەهریش هەر ئەو خەتەرەی هەست پێ دەکرد. بۆیە بۆ چاوترسێنکردنی ئۆپۆزیسیۆن بۆ چاوترسێنکردنی خەڵک دەستی کردە کوشتاری زیندانیانی سیاسی. خۆ لەلایەن زیندانیانی سیاسی ئەو کاتەوە خەتەرێک هەڕەشەی لە کۆماری ئیسلامی نەدەکرد. ئەدەیەکی زۆر زیندانی بوون، دەیان هزار کەس زیندانی بوون کە ئەو زیندانیانە هەمووی زیندانی زۆر درێژماوەیان بۆ بڕابەوە وە فعلەن خەتەرێک نەبوو. بەڵام ئەو دەیهەویست لەم ڕێگایەوە دەرەوەی زیندان لە واقعدا تەسلیم بکە تا ئەو نیشانەکانی زەعف و شکستەکانی شەڕی ئێران و عێراق پێوەی دیار نەبێ و کۆمەلگا دەرفەتی لە بەدەست نهێنێ. بۆیە پێم وایە کە واقعی ئەو نیگەرانی کۆماری ئیسلامی نیگەرانێکی واقعیە، چونکە گرانی بێکاری پێشلبوونی سەرەتایی تری مافی خەڵک ئەمانە وا دەکات کە دەنگی ناڕزایەتی درەنگی هازوو و نەزۆر درەنگیش بەڕاستی بەرز دەبێتەوە. بۆیە ڕژیم هەوڵ دەدا کە پێشوەخت خەڵک چاوترسێ بکە. بەڵام پێویستە بزانین کە ئەو ڕاستیە بزانین کە تونند و تیژی نواندن لە دژی جەماوەری مافخواز هەمیشە نیشانەی پایداربوون و باوەڕ بەخۆبوونی ڕژیم نییە، بەڵکە بە وازعی نیشانەی نیگەرانی دەسەڵاتە. یعنی سەر ڕایەوەی کە دەبینێ مەسەلەن لە شەڕدا موشێکی پەراندۆ بۆ وڵادا قدرەتی نواندووە بەقای خۆی بەهەرحاڵ پاراستووە، بەڵام دەزانێت کە لە درێژخایەندا ناتوانێت قەیرانی ئابووری سارسەر بکە و ناڕزایەتی کۆمەڵایەتەکان لەناو ببات. بۆیە بە بڕوای من ئەم جۆرە حکوومەتکردنە بە زوویی بەڕووی کۆمەڵێک تەناقوزی تازە دەبێتەوە. تەناقوزەکەش ئەوەیە لەلایەکەوە دەسەڵات خۆی فەزای تونند و تیژی و سەرکوت دەخڵقێنێ، لەلایەکشەوە خۆی بارودۆخێکی ئابووری و کۆمەڵایەتی وا دەخڵقێنێ کە خەڵک ناڕازی بکات.
بۆیە لە نتیجەی ئەو ناکۆچی و تەناقوزاتە سەرنجام ڕای من ئەو ڕژیمە لە بندێ و ئەم هەڵەی سەرکەوتنەی لە شەردایە ئەو مانەوە و بەقای لەژێر ئەو فشاراندا ئەمە جێژنێکی کورتماوەیەکری کە خۆی پێڕادنێ. بەڵێ هەندێک پێیان وایە وا پێدەچێت کە ئەم حاڵەتە نەتوانێت درێژخایەن بێ، ئێوە چۆنیە بینن؟ بەڵێ بەڕای من ئەو لێکدانەوە تا ڕادێکی زۆر دروستە، بەڵام دەبێت ورتر لی تێبگەین. ئێران کۆمەلگایەکی زیندووە، چەندین سەرهەڵدانی گەورەی تیاڕوویداوە، ژیان ئازادی دەستکەوتی گەورەی بەدەستێناوە، کرێکاران داواکاریان هەیە، خانەنشینان، ژنان، هەموو ئەوانە داخوازی خوانێ و ئەم کێشانە معلومە ئەو تووشی ئەو کۆمەلگایە تەنیا بە ئامرازی سەرکوت بۆ ماوەیەکی درێژ ناتوانێت چارەسەر بکرێت. بەڵام لەمەوە نکتەکە ئەوەیە، لەمەوە نابێت بۆ ئەنجامە بگەین کە ئەم قۆناغە کەم مەترسیە بپێچەوانەوە ڕەنگە کورتخایەن بێت، بەڵام هەر لەو کورتخایەنەدا پرتێچوو بێ، پرهەزینە بێت. واتە ڕاستە کە دەڵێم ئەم قۆناغە کەم و زۆر کاتیە، ئەوە تەحلیل دروستە، بەڵام هەڵسوراوانی بەتابەت پێشەوان و هەڵسوراوانی کۆمەڵایەتی هاوڕایانی ئێمە، هاوڕایانی تێکۆشەرانی بوارە مەدەنیەکان لە کورتماوەدا زۆرتر دەکەونە ژەر فشار. بۆچی؟ چونکە کۆماری ئیسلامی دەزانێ ئەمانە دەبن بە هەوێنی کاری گەورە لە دۆڕۆژ. بۆیە من پێ وایە کە لەگەڵ ئەوەشدا دەڵێن ماوەیە کورتخایەن دەبێ، بەڵام دەبێ کارێکی وا بکەین کە بۆ بەر زەبری یەکەمی ئەو قۆناغە نەکەوین و خۆمان لەو قۆناغە وها پارێزین کە توانی بێتمان هێزی خۆمان بۆ دەورەی داهاتوو ئامادە بکەین لەواقعدا هەموو توانا و زەرفێتەکانمان نەتوانێت لەو ماوە کورتەی سەرەتاداکە بۆ تحکیمی خۆی یا بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی خۆی هێرش دێنێ لەوەدا زەربەی قرس بخۆی. هاوڕێ برایم، پێتان وایە کە گۆڕانکاریەکان گەیشتوێتەوە ئاستەکە بۆ نمونە پێویستە استراتژی گشتی خۆمان بگۆڕین؟ لەگەڵ ئەوەشدا گۆڕانکاریەکان واقعین، خاڵەوە سەرخانەکە شەروەکو باسمان کرد، خاڵەوە سەرخانێکی مێژووی مهمە، بەڵام بەڕای من نابە هیچ شێوەیەک پێویست ناکە ئێمە استراتژی ئەمە گۆڕانکاری بسەدا بێت. استراتژی ئێمە لە واقعدا هێڵە گشتیەکانی خەباتمان دیاری دەکات کە لەسەر ئەساسی لێکدانەوەی قوڵی سیاسی و چینایەتی و کۆمەڵایەتی دامەزراوە. ئەمە بە هەر گۆڕانکاریەکی کاتی سەرژوور نابێ و ئەمە ڕێگا و شوێنێکە کە بۆ درێژخایەن دیاری کراوە. مثل لە نێوە فەرزکە ئێمە دەمانێت بگەین بە نقطەیەکی دیاری کراوە کە بەرنامەی ئێمە بێت، دەمانێت بگەینە بارودۆخی شرایەتێک کە بەرنامەی حەدیەکسەری خۆمان، بەرنامەی کۆمەڵایەتی خۆمان بەڕێوەبەری. استراتێژی ئێمە بریتە لەو ڕێگایە کە پێیدا دەڕۆین بۆ ئەو شوێنە. ئەم ڕێگایە دیارە، ئەم ڕێگایە وازحە، بەڵام ئەم ڕێگایە تووشی کەند و کۆست دەبێت. ئەو ڕێگا سەڵاو دێ بەشێکی خراپ دەکات، کوچک دەکەوێت سەر جادەکە، گیر و گرفت پێش دێ. ئەم گیر و گرفتانە و ئەم مانەعانەی کە بە شێوەیەکی دیاریکرااو دێتە سەر ڕێگامان، ئەوانە دەبێت بتوانین بەرتەرەف بکەین. ئەوەی کە گۆڕانکاری بەسەردادی، ئەوەی کە دەبێت بە وردی ڕەچاو بکرێ، ئەمەیە کە بریتە لە سیاست و لە تاکتیکی ئەمە. بۆیە ئێمە پێویست ناکە گۆڕانکاری لە استراتیژیماندا بکەین، بەڵام پێویست دەکات بە وردی سرنجی تاکتیک بدەین و ئینعتافمان بێ لە تاکتیکدا. ئەوەی کە دەبێت بگۆڕدرێک تاکتیکەکان و شێوەی کارکردنە لەم قۆناغە دیاریکراوەدا. دیاری بۆ نمونە ئێمە دەبێت هەدەفی قابلی حوسول دیاری بکەین، یعنی کارێکی وا بکەین کە ئەو ئامانجانەی کە تاکتیکی دیاری دەکەین بۆ بەرەو پێشچوون لەو جادەیە، لەو مەسیرەدا بەرەو ئەو نقطەیە کە مەوردی نەزەرمانە دەبێت لە هەمان کاتدا سەرکەوتنی تێدا بێت. یعنی ئێمە دەبێت بتوانین مەوانەی سەڵگای خۆمان بەرتەرەف بکەین لە مانای واقعی خۆیدا ژیان بۆ خەڵک ئاسوودەتر بکەین، ژیان بۆ خەڵک ئاسوودەتر بێت لە نەتیجەی خەباتی خۆیان. بۆیە
دەبێت ئەم مەسیرە ئەو تاکتیکانە و ئەو سیاستانە جۆرێک هەڵبژێردرێ کە هەم کەم هەزینە بێ و هەم دەستکەوتی تێدا بێت. جاری وایە مەسەلەن بۆ نمونە مانگرتن باشترە لە کاتێکدا لە خۆپیشاندان لە مەختەیدا وا بۆ یانی تەجربەمان کرد خەڵک دەزانێت کە مانگرتن هێزی ڕێژیم زەمینگیر دەکات توانای سەرکوتی محدود دەکاتەوە لە حاڵدا خۆپیشان وەکو نیشانە لەبەر دەستگای سەرکوتیە و داددەنێ. هاوڕێ ئیبراهیمەوە باسی تاکتیک و سیاسەتی ڕۆشن بەرامبەر بەم بارودۆخە دەکەن. تکایە بە چەند نمونەیەک ڕۆشین بکەنەوە کە مەبەستان لەو قسەیە چییە؟ گرنگترین مەسەلە ئەوەیە کە ئێمە دەبێت تاکتیکێک و ڕەوشێک ڕساوکەین کە تێچووی کەم بێ و بەردەوامی زۆر بێ. بەڵێ من بۆ ڕۆشنکردنەوە باسی ئەزمموی ژن ژیان ئازادیتان بۆ بکەم. ژن ژیان ئازادی دروشمێک بوو و سەرهەڵدانێک بوو کە گەلێک دەستکەوتی کۆمەڵاتی گەورەی لێکەوتەوە. یعنی بۆ نمونە فەرهەنگی ئەو جامعی گۆڕی فەرهەنگ بەرامبەر ینی گۆڕانکاری بسەرداهێنا فەرهەنگ بەرامبەر بە ژن فەرهەنگ بەرامبەر بە منداڵ احترامی جوان احترامی نەوجوان احترامی ژن لە خانەوادەدا احترامی ژن لە کۆمەلگادا هەمووی ئەوانەی چەند قات بردەسەرێ لە ئاستی بەڕەوڕووبوونەوە دەگەڵ ڕژیمیش یەکێک لە کۆڵەکەکانی ئیدئۆلۆژیکی گرنگی ئەو ڕژیمەی ڕووخاند کە عبارەت بوو لە حجابی زۆرە ملی ئەو زۆر مهم بوویتر بەڵام ئەم بزوتنەوەیە ئەو سەر هەڵدانە لەگەڵ ئەوەشدا کە ئەم دەستکەوتە مێژوویە کۆمەڵایەتیە گەورانەی بەدەستێنا توانای ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێرانی نەبوو لە ڕووی سازمان و ڕێخستنەوە لە ڕووی ئاستی جەماوەری بوونیەوە لە ڕووی کۆمەڵێک خاڵی لاواز کە بووی ئەو توانایەی نەبوو بەڵام کەسانێک کە نامەسئول بوون بەرامبەر بە وەزاوە خەڵکیان هاان دەدا بەرە و سەرکەوتنێکی ئاسان و تەنانەت توانم بەڵام کەسانێکە نیگەرانی قوڵبوونەوەی زۆرتریە و ئەو دروشمە و کۆمەڵایەتی تربوونەوەی بوون ئەوانە هاتن بارێکی قرستر لە توانای خۆیان سەرشانی پسکەوایە مەسەلە ئەو مەسەلە لە دیاریکردنی شعار و دیاریکردنی حرەکەتەکە ئەوەیە کە ئێمە دەبێ سەرکەوتنی دیاریکراو بۆ هەر حرەکەتێک بەڕسمی بناسیین و هەوڵ بدەین ئەو سەرکەوتنە بەدەست بێ ئەگەر ئەم سەرکەوتنە دیهاتین دروشمەکانی بوو ئەوە باشتر خۆ ئەگەر لانی کەم جۆرێک لە خۆڕێکردن جۆرێک لە ئاشنابوونی ئینسانەکان دەگەڵ یەکتر جۆرێک لە ئینسجامی دەرونی خودی حرەکەتەکە بۆ هەنگاوەکانی دواتریشی لێکەوتەوە ئەوەش هەر دەستکەوتە بۆیە مەسئلەکە ئەوەیە کە ئێمە وەختێک دەڵێن وەختی تەنانەت باسی مافی دیاریکردنی چارە نووس دەکەین باسی حقوقی نەتەوایەتی خەڵکی کورد دەکەین ئێمە دەبێت تەنانەت ئەوەش ورد بکەینەوە وردیکەینەوە هەوڵ بدەین هەنگاو بە هەنگاو لە مبارزەی ڕۆژانەی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا سەرکەوتنی دیاریکراوی بۆ تەمینکەین مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئێمە بتوانین خوێندن بە زمانی دایکی بە ڕژیم تەحمیلکەین بە مبارزاتی خەڵی یا هەر شکڵەکان یا زۆرێک لەو مەحدودیت و محدودیەتە نەواتیانەی کە بۆ خەڵکی کورد قایلن ئەوانیان لەوانە وادار بە پاشەشیانکەین ئەوە یعنی هەنگاو هەڵگرتنە بەرەو سەرکەوتنی گەورە بەرەوکاری گەورەتر بۆیە مەسئلە ئەوەیە کە مەسئلە دیاریکردنی تاکتیکی واقعبینانە و ڕۆشنە بە جۆرێک کە هێز و توانای خەڵک لەو مبارزەیەدا بپارێزێ بۆ هەنگاوەکانی دواتر بێگومان هەنگاوی دواتر دەتوانین قسەی لێ بکەین و بە دوایدا هەیە بەڵێ هەوڕ ئیبراهیم خەڵک بە حەق لەم ڕژیمە تووڕە و بێزارن و دەرفەتێکی ژیانی یاسایشیان بۆ نەماوەتەوە بە تایبەت لە ئەم بارودۆخی شەڕە وەڵامی ئەم تووڕەی و بێزاریە کە لەوانەیە هەر لەحزەیەک بە دوور لە ئەوەی کە سیاست و تاکتیکی ئێمە چیە سەرڕێژ بکات
وەڵامی ئێوە بوو وەها حاڵەتێک چییە؟ پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر مهمە. دوای شەڕ بە تایبەت بە گشتی فەزای کۆمەلگای ئێران بەگشتی تێکەڵاوێک دەبێت لە تووڕەیی و نیگەرانی و تەنانەت لەوانەیە ببێتە هۆی جوڵانی هەستی خۆ بە ئاو ئاگرداکردن بڕیاردانی بە پەلە لەوەها بارودۆخێکدا مەترسیەکە ئەوەیەکە بڕیارەکان و تاکتیکان لە جیاتی ئەوەی کە لەسەر بنچینەی وشیاری و ئاگاهیدا بمەزرێن لەسەر بنچینەی هەست و سۆز بڕۆنە پێشێ نەک لەسەر بنەمایی هەڵسەنگاندێکی ڕاستەقینە لەسەر تەشخیصی دروستی هاوسەنگی هێز لەسەر ئەوەی کە لە چ کاتێکدا چه حرەکەتێک مناسب و مجازەوە لە چ کاتێکدا مجاز نیە بۆیە ئەم تووڕەی و بێزاریانە ممکنە ئەوانەی لێ بکەوێتەوە و هەموو هەوڵ و توانای ئێمە دەبێت ئەوە بێت کە ئەم تەجروبە و ئەزمونانەی کە تا ئێستا لەسەر یەکۆبوونەوە ئەوانە وها لە ناو خەڵکە پەرە پێ بدەین کە تووشی وها وەزعێک نەبن. ئەمە بۆ نمونە لەوانەیە هەندێک وابی بکەنەوە لەبەرەوەی کە خەڵک زۆر ناڕازیە تووڕەئی زۆرە و کۆمەلگا ئامادەیە بۆ بازدانێکی سیاسی گەورە من لەوانەیە ئەوانە بێ یان بە پێچەوانەوە ڕەنگە هێندێک تووشی بێهیوایی تەواو ببن و بگەن بەوەکە هیچ کارێک ممکن نییە و پستەماڵی خواندانیش هەردوو ڕەنگەکە هەڵەن ئەوەی کە کاری ئێمەیە و کاری هەڵسوراوانی ئێمەیە و چکە و بەرنامەژوو لە هاوڕیانی هەڵسوراوە ئەوەیەکە نەهێڵی نەجەماوەەر تووشی خۆشببینێکی سادە بن و تووشی ڕەشببینێکی ئفلیسکار هەردووچیان مەترسیدارن نهاتەن وڵامی من بۆ پرسیارە ئەوەیەکە بڕیارێک کە لەسەر بنەمای تووڕێی و بێزاری بدرێت بە ئەگەری زۆر بە هەڵە دەردەچێت لێنین قسەیەکی مەشهوری هەیە ئەویش ئەوەیە کە دەڵێ ڕاپەڕینی جەماوەر بۆ ئەوە نابێت کایە پێ بکەن کایە بە ڕاپەڕین مەکەن لەو کاتانەدا خەڵک ئامادەیە خەڵک تووڕەیە خەڵک داخوازیەکانی جواب نەدراوەتەوە لەو کاتانەدا پێم وایە پێویستە متمانە بە ڕێبەری حەزب بکرێت یعنی دەبێت چاوەڕێ ئەو بزانن ڕێبەری حەزب ڕێبەری ئەو تشکیلاتی کە خۆشیان دەبێت ئەمە چیان پێ دەڵێت چونکە ڕێبەری بەهۆی جێگا و شوێنێک کە هەیەی بەهۆی ئیمکاناتێک کە لە بەردەستیدایە دەتوانێت بە شوێنەیی بڕیاری دروستتر گەڵاڵە بکات من بۆ نمونە مەسەلەن ئەو ماگررتنی کوردستان لە دەیماندا دەیما هەموو ئێران هەژا بوو و خۆپشاندان و ئەمە لە هەموو جگای بوو سەری هەڵدا بوو لە زۆربەی زۆری ئوستانەکانی ئێران بەڵام پێشببینی ئێمە ئەوە بوو ینی پێشببینی ڕەهبەری حەزبی ئێمە ئەوە بوو کە جمهوری ئیسلامی لەم قۆناغەدا کە هەست بە نابودی خۆی دەکا نیگەرانی مانەوەی خۆیەتی و نهایەتی توندوتوژی خۆی بەکاردێنێ ئەوە قابلی پێشببینی بوو بۆ ئێمە ئەو وەختە قسەمان کرد لەسەرەوەکە بەڕێکەوتنی گەیشتین دەگەڵ لایەنەکانی دیکە کە لە کاتی ئێستادا مانگرتن پێویستە ئەوە لە حاڵێکدا بوو کە بەڕاستی لە شارەکانی کوردستانیش ئامادەگی ئەوە بوو کە هەڵک بڕژێت سەر شەقام وەکو شوێنەکانی دیکە و من دڵنیام لەوەدا کە جمهوری ئیسلامی گەلێک لەوە لە شوێنەکانی دیکەش زۆرتر لێرە توندوتویژی بەکاردێنا و جنایەتی دەخۆڵخان بۆیە قسەکە ئەوەیە کە ئێمە دەبێت ئەگەر دەڵێن کەمبودی کەموکوڕی ئیسلام بزوتنەوە کۆمەڵایەتەکانی تا ئێستا ئەوە بووە کە بەڕێخستن نەبووە ڕەهبەری پێویستی نەبووە تاکتیک و سیاسەتی گونجاوی ڕەچاو نەکردووە هەموو ئەوانە ئێستا دەبێت لە هەر حرەکەتێکماندا ئەو ئەزمونە خۆی نیشان بدە بۆیە
من پێم وایە کە نابێت لەسەر ئەساسی تووڕەیی و بێزاری و هەڵسوونی ناڕزایەتیەکان و ئەمانە تاکتیک دیاری بکرێت. تاکتیک دەبێت ئاگاهانە بێ حرەکە هەر ئەگەر ڕۆژە قرارە بین سەر شەقام ئەو ڕۆژە بیری لەکرابێتەوە هەموو لایەنەکانی هەڵسەنگێنرابێ و نەهاتنیش بەڕادەیەکی زۆر سەرکەوتنەکەی مسۆگەر بێ. هاوڕێ برایم بەرانبەر بەو بگیر و ببندانە و تەنانەتی ئەعدامانەی کە لەم ڕۆژانەدا بەڕێوە دەچن لەم قۆناغەدا ئەولەویەتی هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی لە کوردستان دەتوانێت چی بێت؟ بە بڕای من لەم قۆناغەدا گرنگترین پێویستی پاراستنی هێزە. بەڵێ ئەم قسەیە لەوانەیە لە یەکەم ڕوانگەدا مەحافزەکارانە بەرچاو بکەوێت، بەڵام لە ڕاستیدا بڕیارێکی بەرپرسیارانەیە و بۆ بنیاتنانی دواڕۆژ. ئەگەر هێزی ئەزموندار، هێزی خۆشناو، هێزی ڕشەداری کۆمەڵایەتی لە ماوەیەکی کورددا بە شێوەیەکی فراوان لە مەیداندا نەمێنێ، بنیاتنانەوەی ئەو سەرمایە مرۆڤیە زۆر زۆر دژوار دەبێت. من حەزەکەم نمونەیەکی ئەزمموی کوردستانتان بۆ بێنمەوە. لە ساڵانی 1950 1950 59 کوردستان ئازاد بوو، سەیتەرەی حکوومەتی مەرکەزی بەسەردا نەبوو، بەڵام چاوجوەکانی جاسووسەکانی لە هەموو جێگای حزوریان بوو. ئێمە هەرچەندیش هەوڵماندا بۆ ئەوەی کە هەموو ئیمکانات و زەرفێتەکەمان ئاشکرا نەبێ، حتا لەو شرایطشدا جۆرێک لە کاری مەخفی و ڕێکخراوی مەخفیمان هەبێ، بەڵام بەداخەوە زۆر تێیدا سەرکەوتوو نەبووین و تقریبن لە سەدا نزیک بە تەواوی وەڵا لە سانەوە زۆرتریشی ئەمان هەموو ئەو کەسایەتی خۆشناوانە ئەوانی کە کارێکیان لە دوا ڕۆژدا بۆ بەرەپێدانی خەباتی مەدەنی و سیاسی لەناوی وڵاتدا لە دەستدەهات، ئەوانە هەمووی لەگەڵ هاتنە دەری پێشمەرگە لە شارەکان ئەوانش هاتنە دەری تا یا هاتون بە پێشمەرگە یا لە جواری خەراتی پێشمەرگەدا ژیان و دوایش پەروازەی ئەملا ئەولا بوون و بۆ ماوەی چەند ساڵ کۆمەلگای کوردستان لە وجودی ئەم کەسایەتیانە مەحروم بوو. تەنانەتوانم بەڵام تا ساڵی 66 ساڵ تووری کێشا تا جارێکی دیکە ئەو کۆمەلگایە سەر لەنوێ ئەو هێزانەی خۆی سەر دروست کاتەوە و پەروەردەی بکە و کەسایەتی وەکو جەماڵی جانبەخت کرد و جەماڵی چاوەسیل لێ پەیدا بێ و کەسەکانی تریشکە هەنی ئێستاش و هەوێنی خەباتی مەدەنین لە کوردستان و کاری گەورەشیان کردو. بەڵام ئەو فرسەتە لەدەست و چەند ساڵێک گەنی ئێمە نەمانتوانی ئەو زەرفیەتە کۆمەڵایەتێک گرنگە بخینەکە. ئێستاش ئێمە ناڵم چەند ساڵ و ئەوان نییە چون شرایەتەکە زۆر گۆڕاوە، بەڵام بە بڕوای من ئێستا پاراستنی هێز یعنی چاودێریکردنی بەردەوامی توانە کۆمەڵایەت ئەو توانە کۆمەڵایەتیانەی کە هەن و لە وجودی ئینسانەکاندا خۆی نیشان دەدا، ئەمە زۆر زۆر مهمە. شێوەی چۆنە بە چی شکلێک دەتوانن من ئێستا ناتوانم دیاری بکەم، هەر کەس دەتوانێت لە شوێنی کار و ژیانی خۆی ڕێگای گونجایی بۆ بینێتەوە، دەتوانین قسەشی لێ بکەین، تەجربەش هەیە لەو بارەوەدا. بەڵام من ئەوە دەڵێم مێژوو زۆر جار نیشانی داوە کە بەعزە وەختێک پاشەکشە نەکردنێکی تاکتیکی بۆتە هۆی شکستێکی استراتێژیکی گەورە. ئێمە دەبێت بزانین کە لەم قۆناغەدا چۆن دەتوانین کە قۆناغێکی ڕاگوزارە بەڕاستی کاتیە چۆن دەتوانین لە هەمان کاتدا کە هێزی خەباتکاری خۆمان دەپارێزین لە هەمان کاتدا دوژمەژ نەتوانێت زەفەرمان پێبەرێ. بەڵێ چۆن دەتوانرێت لە نێوان چالاکبوون و خۆپاراستن هاوسەنگی پێک بێت؟ خۆپاراستن بە واتای چونە ماڵەوە و خۆشاردنەوە نییە، بەڵکو بە واتای هەڵبژاردننی جۆری فعالیەتە. هەموو فعالیەتەکان هەموو چالێکەکان یەکجۆر نین، هەندێک چالاکی زۆر بەرچاون بەڵام بەرهەمی کۆمەڵایەتیەکان سنووردارە کەمە، هەندێک تریش کەمتر بەرچاون بەڵام کاریگەریکی
قۆڵ و بەردەوامیانێ ئەوانە دەبێت تەشخیص بدرێت ئەوەی گرینگە ئەوەیە بزانین کە خۆپاراستن مانای خۆشاردنەوە نییە بەڵکە خۆپاراستن پێویستی بە پێکەنانی تۆڕێکی کۆمەڵایەتی وها لێک هەڵپێکرا و لە دەوری یەکترەیە وها خۆندرابێتەوە کە دوژمن بە ئاسانی نەتوانێت دەرفەتر لێ بەدەست بێنێت دیارە ئەوە زانستی دەوێت تەجربەی دەوێت بەڵام فێربوونی ئەوانش بە کۆڵی شێرەوە نین ئەو جۆرە کەسانە کە مەقبوڵیەتی کۆمەڵایەتیان هەیە و مەقبوڵیەتی کۆمەڵایەتی پەیدا دەکەن لە ڕێگای پێکەنانی ئەو تۆڕە هۆندراوەی بە دەوروبەری خۆیانەوە ئەمانە دەست بۆ بردنیان بۆ دژمنیش ئاسان نابێت خۆ تەبعاً دەبێت کارێکی وا بکەن کە بەڵگە بەدەست دژمنەوە نەدەن بە کارێکی وا بکەن بە ئاسانی خۆ بەدەستەوە نەدەن بە ئاسانی دژمن بۆی ئاسان نەبێت دەستیان بۆ بەرێت وەلی ئەوەی مهمە ئەوەیە کە ئەم قۆناغە ڕاگوزارە و ئێمە دەبێت بتوانین هێزی کارا و لێهاتووی خۆمان لەو قۆناغەدا بپارێزین تا بتوانین لە ماوەی کورتی دوا ڕۆژدا کە من دڵنیام قسە لەسەر ساڵانی ژنی قسە لەسەر مانگانە دووبارە کارایی خۆیان بخەنەوە کار و کۆمەلگا لە وجودیان بەهرەمەند بێ ئەمە یەکە بە باوەڕی ئێوە لە ئێستادا چی جۆرە فعالیت گەلێک کاریگەرتن و دەتوانن لە خزمەتی ئەو جەهەتگیری و سیاسەتەدا بن کە ئێوە باسیەکەن ئەو فعالیتانی کە بە ژیانی واقعی هەر ئەمڕۆی خەڵکەوە گرێدراون یعنی کارکردن لە نێو کرێکاران لە نێو معلمان لە نێو خانەشینان لە نێو پەرستاران لە نێو ژنان گەنجان بێکاران دانیشتوانی حاشەی شارەکان لەسەر ئەساسی نیازی واقعی ڕۆژانیاندا ئەمانە ئەم بۆرانن کە تیاندا هەم کێشەکان ڕاستەقینەن و هەم دژمن ناتوانێت زۆر بیانویان پێ بگرێ و هەم ئیمکانی پێکهێنانی پەیوەندی کۆمەڵایەتی پەرە پێدەدەن هەنگاوی دواتردا ببن بە ڕێکخرا بۆ نمونە کاتێک کرێکاران باسی کرێ دواکەوتویان دەکەن باسی نائەمنی ژینگەی کاریان دەکەن باسی بیمە دەکەن باسی قەراردادی کاتی و هەموو ئەو دژواریانێکە لە ژیانی کرێکاراندا هەیە باسی ئەوانە دەکەن و ڕێبەرێکی کرێکاری کردنی ئەوانەدا تێکەڵاویانە و بەشێک لەوانە و لێکیان جیاناکرێتەوە لەو سوورتەدا دژمنش ناتوانێت دەستیان بۆ بەرێت تا کاتێک ئەم نیازە کۆمەڵایەتیانە هەن ئێمە دەبێت خۆمان بەم خەباتەوە گرێ بدەین مەسەلە ئەوە نییە کە ئێستا ئەمانە بچن دروشمی ڕوخانی ڕێژیم یا دروشمی استراتیژیشی ئەمە لە محلی کار و ژیانیان بەرزکەنەوە مەسەلە ئەوەیە کە ئێستا وەختی ئەوەیە کە ئەو پەیوەندیە بەرقەرارکە ئەو کەمبودەی کە ئێستا بەرچاو بۆ تاڕادەیەک لە نێوان هەڵسوراوان و جەماوەردا لە نێوان ویستی جەماوەر و ئاوات و ئارزوەکانی هەڵسوراوان و پێشەواندا ئەو کلێنە پڕکرێتەوە ئەو کلێنە بەچی پڕ دەکرێتەوە بەوەی کە لە ژیانی ڕۆژانەیاندا دەخیل بین و لە بنسێنانی دەستکەوتی دیاریکراو بۆ خەباتەکاندا سەرکەوتوو بین بەڵێ ئەم جۆرە چالاکیانە چۆن دێنە خزمەتی استراتیژی گشتی ئێمەوە کە دەزانین نهایەتن شکڵپێدان و سازدانی بەدیلی ئەو ڕژیمەیە و تەنانەت کردنەوەی ئاسۆی سوسیالیستی بەرەو ڕووی ئەو کۆمەلگایەیە ئەم چالاکیانە دوو سوودی سەرەکیان هەیە یەکەم ئەوە کە لەسەر ئاستی ژیانی ڕاستەقینەی خەڵک پێک دێنێن و بۆیە گیان ناکرێنەوە لە کۆمەڵ بەرەوە خەڵک لە هەمان کاتدا کە مبارزە دەکات هەڵسوراوانی ئمە مبارزە دەکەن بۆ ئاسۆی دوا ڕۆژیان لە هەمان کاتدا ژیانی ئەوڕۆژیان باشتر دەکەن یعنی لەسەر ئەساسی نیازێکی واقعی کە لە ژیاندا هەیە دادەمەزرێت دووهەمیش ڕێکخرا و
پەیوەندی ڕێکخراوەیش لەو جەریانەدا شکڵ دەگرێت. بۆیە گۆڕانکاری جددی کۆمەڵایەتی زۆر جاران نەک لە تەقینەوەیکی لە ناکاو، بەڵکو لە کۆبوونەوەی ئەزمون و متمانە و پەیوەندی و ڕێخستنەوە سەر هەڵدەدەن. هەر بۆیە ئەمە لەواقعدا بناغە لەسەر خشدانانە بۆ ئاسۆیەکەوە باسان کرد. دوورکەوتن ڕێگایشی دیکەش نییە بەڕاستی، ڕێگای ینی بۆ ڕێخستن بۆ پێگەیاندنی کۆمەلگا بۆ ئەوەی کە بتوانێت بەدیلی دڵخوازی خۆشی شکل پێ بدا، ڕێگاکە هەر ئەوەیە. هەر استراتێژی و بۆچوونێک کە بمانەوێت گەڵاڵی بکەین بۆ دوا ڕۆژ، بۆ نمونە نەکەر ئێمە لیبراڵەکان یا سەڵتەنەتخوازەکان یا ڕفۆڕخوازەکان هەر کامیان بەشێن بەدیلی خۆیانەوە. بۆ ئێمە ئەوان ڕێگای تابێت بەخۆیان هەیە، ممکنە ئەوان وێدیان بۆ بەسبێ ڕۆژی لە ڕۆژان بە هێزێکی دەرەکی بە هێزێکی ئەمپریالیستی بێن لە وڵات جێژیر بن، ممکن ئەوان خۆیان بۆ ئەدانابێ کە بە کودەتای بێنە سەرکار، ممکن ئەوان خۆیان بۆ دانابێ بە ڕفۆرم و ئیسلاحاتێک کە ئەحیانەن دڵی دەسەڵاتدارانی نەرمکا بۆ لەو ڕێگاوە بێنە سەرکار. نازانم هزار ڕێک ڕێگا ممکنە ئەوان هەیان بێ، بەڵام بۆ ئێمە ڕێگایکی دیکە نییە غەیری ئەوەی کە کۆمەلگا بە ڕێخستن بکەیت، کۆمەلگا وشیاری پەیدا بکە، کەسایەتی پەیدا بکە، ڕێبەرانی خۆی وردە وردە بناسێ و لەو ڕێگایەوە بەدیل گەڵاڵە بێ. ئەوەی کە لە دوا ڕۆژدا ئایا ئەو پرۆژەی ئێمە ئاوا دەچێتە بەرەوە یا شکل و شێوازی پیچی دەترش دێتەکایەوە، یا ئایا جۆرێک لە ئێتلاف و هاوکاری لەگەڵ ئەم لاو ئەو لا پێویستە بێ، ئەوانە ئێستا و معلوم نییە. بەڵام ئەوەی ئاشکرایە، ئەوەی معلومە کە ئەگەر سۆسیالیستەکان نەتوانن ئەمڕۆ بنەمای بەدیلی خۆیان دابڕێژن، ناتوانن سبەینێ بە دەستی پڕەوە پسنە ناو مەعادلەی دەسەڵاتەوە و ئەو دەستی پڕش هەر لەو ڕێگایەوە دابین دەبێت کە باسمان کرد. بەڵێ باس لە چالاکیە کولتوری و ژینگە پارێزی و هەروەها خوێندن بە زمانی دایکی و چالاکی مەدەنی تری لەم چەشنتان کرد. ئەمانە ئەگەر تەنانەت خۆیان لە خۆیاندا بە سەرکەوتنیش بگەن، چی دەورێکیان دەتوانێت لە استراتژی گشتی ئێمەدا هەبێت کە تێپەڕبوون لەو ڕژیمە و لەو نظامە کۆمەڵایەتیەیە؟ باسمان کرد بەڕاستی ئەم بوارانە زۆر گرنگن، چونکە پێشکەوتن لە هەر کامێندا خۆی لە خۆیدا کۆمەلگا هەنگاوی بەرەو پێش دەبات، یعنی خۆی لە خۆیدا ئەرزشی خۆی هەیە. بەڵام لەوەش گرنگتر ئینسانەکان لە تەنیایی خۆیان دەردێنێ، فێری کاری بە کۆمەڵیان دەکات، فێری ئەوە دەبن کە بەرژەوەندی جەمعی بەرژەوەندی گشتی بخەنە پێش بەرژەوەندی شخصی خۆیان، ڕێکخراو پێک دێنن. بەردی بناغی هەر پێشکەوتنێک بەرەو سەرکەوتن لێرەوە دادەندرێت. چالاکی مەسەلەن بۆ نمونە چالاکی کولتوری تەنها بە واتای کاری هونەری یان ئەدەبی لە واتاکەی بەرتەسکیدا نیە، بەڵکو بمانای ئەوەیە کە شوێنەوارێک بۆ گفتوگۆ دروست دەکەیت، شوێنەوارێک بۆ پەرەپێدانی ئاگایی دروست دەکەیت، پەیوەندی ئینسانی و بنیادنانی هەستی کۆمەڵایەتی لەم ڕێگایەوە پەرەپێ دەدەیت. مثلەن یا لە بوارەکانی ژینگەدا یا لە مەسەلەی زمانی دایکیاکەوە باستان کرد، هەمووی ئەوانە یا لە بواری وەکو بەرەو ڕووبوونەوە دەگەڵ ئازارە کۆمەڵایەتەکانی وەکو ئەتیاد و ئەوانی تر، یا لە بواری کاری مافی منداڵاندا بەدەستێنانی مافی منداڵ، هەمووی ئەوانە دەتوانێت تۆڕێک لە متمانە و هاوکاری دروست بکات. ئەم تۆڕانە لەوانەیە لە ڕۆڵەتدا سیاسی دەرنەکەون، بەڵام لە ڕاستیدا بناغی هەر گۆڕانکاریی کۆمەڵایەتی دوا ڕۆژە، کۆمەلگای کە تێدا پەیوەندی متمانە و گفتوگۆ و هاوکاری لە ناو بچێت، بێگومان ئەوە شکڵ نەگرێت لە بەرامبەر دەسەڵاتدا و بەرامبەر بە خێرانەکان لاواز دەردەکەوێت. ئەمە زۆر مهمە لەبەر ئەوەی کە ئەمە ڕێگای ئەو ڕێگا سێهەمەیە کە ئێمە باسی دەکەین کە کۆمەلگا پێدەگەیەنێ
بۆ ئەوەی کە هەنگاو بە هەنگاو بەدیلی دڵخوازی خۆی گەڵاڵەکە بە پتەوکردنی جێگا و شوێنی خۆی ئەگەر لازم بوو بچێتە ناو معادلاتی دەسەڵات لەگەڵ هێزەکانی دیکەش. ئەگەر قرار بێت هەڵسوڕاوانی ئێمە لە مەحەلدا بەو جۆرەی کە ئێوە پێداگری لە سەرەکەن فعالیت بکەن، دەوری ناوەندەکانی ڕێبەری کۆمەڵە لە دەرەوە چی دەبێت؟ لە ڕاستیدا پرسیارەکە ئەوەیە کە چی بۆ ئەو ڕێبەری ئامێنێتەوە؟ ڕێبەری خەتی استراتێژیک دیاری دەکات. هێڵی درێژخایەن بەستلاح دیاری دەکات و ناهێڵێ کۆمەلگا غەرق بێ لە ڕووداوەکانی ڕۆژانەیدا، ناهێڵێ چالاکیەکانی ئێمە تەنیا لە ئاکسیۆنەکاندا خۆیان بنوێنن. ئەو ئامرازانە لە مەحەلدا لە بەردەستدانین، لە مەحەلدا نە توانای ئەویان هەیە کە دروشمی ئەو دروشمانەی کە مەسەلەن ئێمە لە تەلەڤیزیۆنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاوی دەکەین پەرەی پێدین، توانای ئەویان نییە. ئەو ئەمرازانەی کە بتوانن دەنگی خۆیان لە ئاستێکی وەسیعدا بەدەست بە خەڵی بگێنن ئەوانیان نییە، وەکو تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان باسم کرد. ڕێبەری دەبێت لێکدانەوەی مشخص بکات لە بارودۆخی مشخص و طبعاً لەو ڕێگاوە یارمەتی هەڵسوڕاوانی ناوەوە بدات بۆ ئەوەی کە ئەوانش بتوانن تاکتیکی گونجاو لەگەڵ بارودۆخی دیاریکراودا ڕەچاو بکەن. ئەو بۆشاییە کە ئەو بۆشایی کە ئەوان لە وتن و لەکردەوەدا بۆیان ناکرێ دەبێت ڕێبەری پڕی بکاتەوە. دیارە خۆی ئەو زەرفێتانش بۆ ڕێبەری لە خۆ پەیدا نابن. ڕێبەریش بەبێ پەیوەندیەکی تونند و تۆڵ و چالاک دەگەڵ جەماوەری خەڵک و هەڵسوڕاوان لە ناوە ناتوانێت ئەو زەرفێتانە پەیدا بکە و ناتوانێت تەشخیصی دروست بدا لە کاتی خۆیدا. یعنی لەواقعدا ڕێبەریش دەبێت هەم فێرکار بێ هەم فێرخواز بێ، کەوایە ئەم خۆپاراستن یا ئەم تاکتیکانەی کە بە باسمان کرد کە ظاهرەن بەڕواڵەت سیاسی نین یاکەم سیاسی دەرناکەون، ئەمانە لە واقعدا بە کۆمەجی ڕێبەریە کە هەمووی ئەو چالاکی و فعالیەتانە بەیەکەوە گرێ دەدا و دیان کاتە پەیکەرێکی واحد لەوەدا جێگای خۆی پەیدا دەکات و ئێمە دەبین بە ڕەوتێک، دەبین بە جەریانێک کە لە بیری پێکەنانی دەسەڵاتی سۆسیالیستی، کرێکاری، پێشکەوتنخواز ئینسانی دواڕۆژ دێ. بەڵێ هاوڕێ برایم، دەزانین کە تا ئێستا و لە ساڵانی ڕابردوودا چەندین ئاخێزی جەماوەری لە ئاستی هەموو ئێران ڕوویانداوە و نهایەتیشیان نەیانتوانیوە ئەم ڕژیمە بڕوخێنن. گرنگترین دەرسەکانی ئەم ئاخێزانە بۆ ئەو کۆمەڵگایە چی بوون؟ من پێم وایە گەورەترین دەرسی ئەوەیە کە ئازایەتی و جەسارەت بە تەنیایی کافی نییە، ناڕزایەتی و نەفرەت بە تەنیایی کافی نییە. کۆمەلگای ئێران و خۆش باستان کرد چەندین جار نیشانی داوەکە توانای ناڕزایەتی دەربڕین، گیانفیدایی، خۆبەختکردن لە ئەو پەری خۆیدا هەیەی. بەڵام ئەزمونونەکانی ڕابردوو نیشانیان داوە کە بەبێ ڕێخستن، بەبێ بەرنامە، بەبێ پەیوەندی کۆمەڵایەتی بەردەوام و جۆرێک هاواهەنگی هەموو بەشەکانی ناڕازی، تەنانەت فراوانترین بزوتنەوەش ڕەنگە نەتوانێت بە ئەنجامی پێویست بکات. ئەمە ئەو دەرسەیەکە لەو ڕابردووە دەکەین. ئەم ڕاستیە پێویستە لێی فێربین. ئەگەر دەرسی لێوەرنەگیرێ مەترسی خولانەوە بە دەوری بازنەیەک دەتەکایەوە کە تێدا کۆمەلگا بە وزەیەکی زۆرەوە بە توانایەکی زۆرەوە دێتە مەیدان، هەزینە و تێچووی قرس دەدات، بەڵام بەهۆی نەبوونی ئەو ئامرازی ڕێکخراوەیە و بەهۆی نەبوونی ئەو ڕێبەریە و بەهۆی ئەو
کەم و کوڕیانی کە تا ئەسابوویەتی دەستکەوتەکانی ناچەسپێن یا دەستکەوتەکانی لە چاو هەزینەکانی ناهاوسنگ دەبن. بەڵێ واتە چوونە سەر شەخام بێ ئامادەکاری کاریگەری نابێ؟ دقیقەنەوە وایە حرەکەتی سەرشەقام ئەو کاتە دەتوانێت کاریگەری بێت کە بناغەیەکی کۆمەڵایەتی و ڕێکخراوی نەخشەمەندی بۆ ئامادەکرا بێت. هاتنە سەرشەقام دەبێت ئامانجەکەی ڕوون بێت، دەبێت کاردانەوەی دژمنی بۆ پێشببینی کرابێت. بە پێچەوانەوە حرەکەتێکی سەرشەقام لە وڵاتێکی وەکو ئێران بە حکوومەتێکی وەکو جمهوری ئیسلامی ئەگەر ئەم تایبەتمەندیانەی تێدا ڕەچاو نەکرابێ هەزینەی زۆر دەبێ و دەستکەوتی کەم. ئەمە کە ئەرستان دەکەم بەواتای ڕەتکردنەوەی ناڕزاتی دەربڕینی سەرشەقام نییە، بەڵکو بەواتای دانانی شوێن دانانی هاتنە سەرشەقام لە شوێنی واقعی خۆیدایە. شەقام نەک جێگرەوەی هەموو حرکەتی کۆمەڵایەتی نییە، بەڵکە یەکێک لە شێوەکان لە شێوەکانی خەباتە کە لە کات و شوێنی گونجاوی خۆیدا دەبێتە کایەوە. ئەوەی کە گویا تەکلیفی دەسەڵات تەنیا لەسەر شەقام ڕۆشن دەبێتەوە ئەوە قسەیەکی تەواو نییە. شەقام یەکێک لەو بوارانەیە کە تێدا دەسەڵات دەتوانێت دەستا و دەست بکرێت، بەڵام گەلێک بواری دیکە هەیە. مەسەڵەن بۆ نمونە مانگرتنێکی گشتی سەراسەری لە ئێران ناتوانێت هەموو جمهوری ئیسلامی فەلەچکە وەسن تووشی داڕمانی بکات. هو وازە خۆم دەزانین کە دەتوانێت ئەو کارە بکەوە زۆر نمونەشی بوو. بۆیە پس قسەی ئەسلی ئەوەیە کە هاتنە سەرشەقام دەبێت ئاگاهانە بێ، نەخشی بۆ داڕێژرا بێ و پێشببینی هەموو ئەگەرەکانی بۆ کرابێ و سەرکەوتنەکەشی بڕادەیەکی زۆر مسۆگەر بێت. لە غێری ئەو سۆرەتەدا دووپاتکردنەوەی ئەزمموی تاڵی ڕابردوو. بەڵێ هەوڕێ برایم دەزانم لەوانەیە ئاسان نەبێت، بەڵام ئەگەر قەرار بێت لە چەند خولەکێکدا جەوهەر و ناوەڕۆکی ئەرکی هەڵسڵاوانی کۆمەڵەمان بۆ کورت بکەیتەوە چیمان پێڵێ؟ من پێم وایە لەم پیاوەندیەدا چوار بنەمای ئەساسی هەیە. یەکەمیان بوونی لێکدانەوەی واقعبینانەی سیاسی و زانستیانەی بارودۆخەکە، ینی هەم زەرفێتەکانی هێزی خۆت بناسی، هەم هێزی دوژمن بناسی، نەتووشی ڕەشببینی ئفراتیبی، نەتووشی خۆشببینی ئەحساساتی، هەم قەیرانەکانی دەسەڵات ببینی، هەم سنووری واقعی کۆمەلگا و هێزە کۆمەڵایەتەکان. ئەوە من پێم وایە لەوە دەست پێ دەکا و یەکەم بسلا بنەمای هەر حرەکەتێکی دروستە. دووهەم وریایی لە پاراستنی هێزدا ئەو دوورێک باسمان کرد. هێز هەم بەرامبەر بە دوژمن و هەم لە ناوخۆی هێزەکەدا دەبێت وشاربینە و هێزە پارێزی دەبێت یەکگرتووی هێزەکان تا کواتایی حرەکەتەکە بپارێزرێت. ئەنی شەرت نییە ئەمە هەر لە فکرەوە دابین هێزەکەمان بەرامبەر بە دوژمن بپارێزین، بە لە ناوخۆشیدا نابێت تووشی تەفرەقە بێت، لە ناوخۆشیدا نابێت تووشی ناکۆچی بێت. خەڵک جەماوەرد بۆ شعارێک کۆبووتەوە، بۆ شعارێکی دیایکرااو کۆبووتەوە لە ناوەڕاستی کارەکەدا دروشمەکە بگۆڕی بە قەولی خۆت ڕادیکالتری بکەیەوە. ئەوە لەجێ خۆیدا نییە. ژنجیان ئازادی ئەو دروشمە بوو کە تەواوی زەرفێتەکانی خۆی لە خۆیدا بوو. بەڵام باسمان کرد کە توانیان زەربەی لێ بدەن بە سوارکردنی بارێکی قورستر، بە دانانی بارێکی قورستر کە لە توانایدا نەبوو. بۆیە پێویستە بە تایبەت ئەوەی کە لەم ساڵانی ئەخیردا دیومانە ئەوەیەکە لە دەستدانی هێزە بە ئەزمونونەکان زۆر تێچوویەکی قورس دێ بۆ داهاتوو. بۆیە پاراستنی هێز بەم شێوەی کە باسم کرد هەم لە ناوخۆی خۆیدا هەم وحدەت پاراستنی هەم بەرامبەر بە دوژمن ئەوەش دووهەمین
بن پێ وایە تەوەرەی سیاسەتی دروستە. سێهەمین تەوەرە ئەوەیە کە لەسەر خەباتی ڕیشەداری کۆمەڵایەتی دەبێ ڕابوەستی وەتە ئەم خەباتێکی پەیوەندی بە بەرژەوەندی قابلی دەرکی هەر ئێستای کۆمەلگاوە هەبێت، نەک دروشمی زیهنی خۆمان، نەک ئاواتەکانمان، نەک بەرنامەی نەهایی و درێژخایەنمان. دەبێ ئەم حرەکەتانە لەسەر نیازی هەر ئەمڕۆ و سبەینەی کنانێک بخاتە سەر سفرەی خەڵکەوە دامەزرا بێت. لەو پێناوەدا تێکێکردن لەسەر ڕێکخراوبوون، لەسەر تەنانەت دەستکەوتێکی وەلە بچووکیش بۆ دەست بێت تا ورە بەرز بێتەوە تا توانایەکان بکەونە سەریەک بۆ حرەکەتی دوایی. و نهایەتەنیش چوارمین شت بە بڕای من بۆیە کە دەبێ ئێمە بزانین کەی دیفاع دەکەین، کەی پاشەکشە دەکەین، کەی پێشڕەوی دەکەین. من گەلێک جار ئەوم باس کردووە، ئێستاش تاکید سەر دەکەمەوە. سەرکەوتن حاصلی هەر سێشی ئەمانەیە، ئەو قانونێکی شەڕە. سەرکەوتن هیچ کام لەوانە خۆیان لە خۆیاندا نە ئەرزشن نەزیدی ئەرزشن، دیفاع یا پاشەکشە یا پێشڕەوی، هەمووی ئەوانە دەبێت پێکەوە بلکێندرێ هەر کامیان لە کاتی خۆی داڕەچاو بکرێت. ئەوەی کە ئێمە دەبێت بزانین ئەوەیە کە کەی دەبێت پێشڕەوی بکەین، کەی دەبێت دیفاعکەی پاشەکشە و ئەوە ئەگەر تەجربەی ئەم ساڵانەی ئەخیر و خەباتی خۆمان بینە سەرکاو بینە بەرچاو ئەو وەختە ڕۆشنی بمان ڕوو دەبێتەوە کە ئەم ئەسڵەمان بەباشی بەڕێوە نەبردو. ئەگەر من پێم وایە ئەگەر ئەم چوار بنەمایە ڕەچاو بکرێت دەتوانێت ئەم قۆناغە دژواریەی کە ئێستا تێداین بە ئامادە باشێکی زۆرترەوە تێپەڕێنی. کێشەی سەرەکی ئەمڕۆ ڕەنگە نە بزوتنەوەیەکی گەورەی چارەنووسسازی خێرا کە سەرکەوتنێکی بەرچاو بەدەستبێنێ، بەڵکو بنیاتنانی بناغی ئەو سەرکەوتنەیە، بناغەیە کە بتوانێ لە ساتە چارەنووسسازەکاندا ڕۆڵی ڕاستەقین و یەکلایکەرەوە ببینێ. بەڵێ هاوڕێ برایم زۆر سپاس دەکەم. من پرسیارێکم نەماوە، ئەگەر لە کۆتاییە خۆتان قسەیەکتانە بێ لە خزمەتتانین، ئەگینا من پرسیارەکانم لێرا کۆتایی هاتو سپاس دەکەم. زۆر سپاس بۆ شۆمانزوو نەبن. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنمەی کۆمەڵە و هەڵسوڕاوان، لێرەدا هاتیینە کۆتایی ئەڵلقەیەکی تر لەم بەرنمەیە کە قسە و باسێک بوو لەگەڵ هاوڕێ برایمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە سەبارەت بە بارودۆخێکی سیاسی کە لە کۆمەلگای ئێرانە بەهۆی شەڕەوە دروست بووە و ئەو قەیران و ئاستەنگانەیە کە لە بەردەم خەباتی خەڵکدایە و چۆنیەتی درێژەدان بە خەبات لە دژی ئەو ڕەژیمە و ئەو ئیمکاناتە و ئەو شرایەتەیە کە چۆن ئەتوانین لە کاتی ئێستادا بۆ خەباتی خۆمان بیگرینە بەر. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا هاوڕێ بەرنمەی کۆمەڵە هەڵسوڕاوان بوون. تا بەرنمەیەکی تر کاتێکی شات.